دەنگەکە پڕە لە یادگاری بۆ ڕێچێکمان پێویستە بەرنامێکی سەرکەوتووە بۆ چۆنی من ئەو بەرنامە بۆ کۆمەلگایمە زۆر پێویستە پەشیمانی لەوەی کە شۆڕشەی کردووە بێ نەتیجە بۆ ئەو شۆڕشەی کە ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان کردمان پەیوەندی و بە حکومەتی و کاتی ئێرانەوە هەبووە ڕاشکاویەوە سرودی ئەی پێشەوای گەورەی زەمان بۆ خومینی وتووە بەهار و کوردەواری خەمڕێنە یعنی تۆزێک دەنگی لەگەڵ دەم و چاو و شکڵتا نایەتەوە وایە زۆر کەس وایە نوتووە کەسانی گەلێک کە نمیان دیوە زۆر ئاوازە بردووە بەڵام ناوی خاوەنەکانیان نابێ ئەو ئیمکاناتێک کە ئێستا هەیە نەبوو کە بتوانانی شتەکە چاپکەیت و بڵاوی بکەیتەوە بەڵام لە هیچ شوێنێکی شانەوت و بێوەفای بەرامبەر و کەسانی کە یارمەتیان نایە هیچ پەشیمان نیم بەڕاستی لەوەی کە کردو چی بە دوابینینی خۆتەڵی بۆ شاری سنەوە بە تایبەت کۆڵانەکەی خۆتان گەر یەک کەس هەبێ لە ژیانتە حەسکەی بیبینیتە یا بیبینیتەوە چێە و کەسە خۆزگا بتوانێت جارێکی تر نەرمێ وەکو تاڵی خۆرتان دڵداری لەگەڵیان نەکردەوە ئەوە چیە؟ 20 پرسیارە لە من کردبام هیچ پرسیارە لە تۆ کرد ئەمە شفتەیە ئەسامێ پارویە بخۆیت تۆ دوو جار پرۆسیا و سەرگیری کردو بە شێوەیەکی زۆر ڕسمی نەبوو خانمێک ڕێزم هەیە بۆی عاشقم بوو لە ڕێی خانمێکە و کاسێتە لە تۆ براوە من کاست بەلای منەوە نەبووە وەختی خۆی گۆرانی شیرینێ بۆ چێوت لە شاخ بەڵام زۆر کچێکی جوان بوو لە ڕاستی بەس لەو کاتا تۆ هاوسەرت هەبووە بەڵێ عەزیزێم وەرە لام تۆ ژیانی